ڕژێم خەریکی ئەنفالکردنی ئێمە بوو. ئێمەش لە زیندان پێشمەرگەکانمان دەکوشتن و ئەفسەرەکانی بەعسمان بە پارە ئازاد دەکردن. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت گوێدرێژێکیان هێنا و هەر کەلوپەلێکم هەبوو لێیان بار کرد و لەگەڵ دوو پێشمەرگەدا بەرەو سەرگەڵ و بەڕێکەوتین. زیندانی بەرگەڵوو لە تەختاییەکدا لە بەرزاری دەربەندێکی زۆر سەختدا دروست کرابوو. بینایەکی دوونهۆمی بە بلۆک و چیمەنتۆ ڕۆنرا و کە چواردەوری بەتەل پەرژین کرابوو. زیندانەکە پڕ بوو لە زیندانی و هەموو جۆرە کەسێکی تێدا بوو. منیان کردە ژوورێکەوە کە بۆنی چڵکی لێ ئەهات. سیخناغ بوو لەو زیندانیانەی کە نەمدەناسی. هەندێک لە زیندانیەکان بە عەرەبی قسەیان دەکرد. منیش وتم ئەمانە کێن؟ وتیان ئەفسەری بەعسن و لەو شەڕانەی دواییدا گیراون. منیش وتم باشە زۆر نین ئەم هەموو کەسە لەم ژوورەیە؟ پێیان وتم کە دەبێت شکر بین هاکا بووین بە دوو ئەوەندە. کاک فەرهاد و مەلایاسین هەردووکیان بەڕێوەبەری زیندان بوون. کاک فەرهاد بە ڕۆژ دەمایەوە و بە شەو دەچووەوە ماڵی خۆیان، بەڵام مەلایاسین بە شەویش دەمایەوە. ناو زیندان هەموو جۆرە کەسانێکی لێبوو. باسیش لەوە ئەکرا کە چەندین کەس لێرەوە دەرکراون و گول لە باران کراون. کەسێک بە ناوی عەلی پێی وتم کە پار ساڵ لەم بەرگەڵوە 4 پێشمەرگەی خەڵکی خانەقین گول لە باران کراون. مامۆستا حەیدەرێکیان لە ناودا بووە بەدەم جززەی گولەکانەوە هاواری دەکرد من بێتاوانم بژی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان. پاییزی ساڵی 1970 و زیندان جمەی دێ و لە پەسا و پۆل بە پۆل سەرباز و جاش و ئەفسەر بەدیل دەگیرێن و دەهێندرێنە زیندان. عەلی تورکمان بە ناسەبڕکێ هاتەوە وتی ئەم شەو یەکێک خنکاوە و تەرمەکەی لە ڕاڕەوەکەیە کەوتووە. یەکێکی تر لە زیندانیەکان جەباری عەلی ئەوێز بوو کە بە تۆمەتی ژەهر خواردکردنی چەند پێشمەرگەیەک گیرا بوو کە ژنەکەی ئەو کاری کردبوو. جەبار دەیوت لەو کاتەدا لە قەرەداغ بووم، مەڵبەند خۆیان بروسکەیان بۆ کردوم و بە پێی خۆم گەڕاومەتەوە. ئەوەی وت ئەگەر من ئاگاداری کاری ژنەکەم بوومایە بە پێی خۆم نەئەهاتمەوە بۆ مەڵبەند. لەم سەر و بەندەدا بوو بازنەی ئەنفال بە زمانی بڵێسەی خۆیەوە تا دەهات تەنگ دەبوویەوە و بەعس بڕیاری دابوو بە هەر نرخێک بێت ئەو ناوچانەی کە ئەیەوێن لە پێشمەرگە پاکیان بکاتەوە. لە دۆڵی جافایەتی قیامەت هەستا بوو. دۆزەخ تاو درابوو. مرۆڤەکان چەکدار و بێچەک، ژن و منداڵ، پیر و گەنج لە ناو ئەو دۆزەخەدا دەسووتان. لەگەڵ خەسبوونەوەی هێرشەکانی بەعسدا زیندان تا دەهات چۆڵتر دەبوو. زیندانیەکان پاک و پیس دەکران. هەندێک لە زیندانیەکان بە چەردەیەک پارە کە لە نێوان 20 تا 30,000 دینار بوو ئازاد دەکران. ئەفسەرێک کە داوای 50,000 دیناریان لێکردبوو بە کوڵ دەگریا و دەیوت ئاخر 50,000 دینار ئەگەر گەڵای دار پرتەقاڵیش بێت بە ساڵێک کۆنابێتەوە. هەندێک لە سەرباز و جاشەکانیش بەبێ بەرامبەر ئازاد دەکران. تاوای لێهات لەو زیندانەی کە لەبەر نەبوونی شوێن کەسێک لە هەناسە توندی داخنکە ئێستا تەنها 4 پێشمەرگە ماوینەتەوە و تاکە میراتگری ئەم زیندانە گەورەیەی.